ئایا ئیسلام لە ڕێگای شمشێرەوە بڵاو بۆتەوە؟ لاپەڕا 83 پرسیار چۆن ئەکرێت بە ئیسلام بوترێت ئاینی ئاشتی لە کاتێکدا لە ڕێگای بەکارهێنانی شمشێردا بڵاو بۆتەوە؟ وەڵام یەکێک لە ڕەخنە دیارەکانی هەندێک لەوانەی مسلمان نین ئەوەیە ئیسلام لە ڕێگای بەکارهێنانی شمشێر و هێز نەبوایە، ئەوە ملیۆنان شوێنکەوتووی نەدەبوو. ئەم کۆمەڵە خاڵانەی خوارەوە ئەوە ڕوون دەکەنەوە دوور لە بەکارهێنانی هێز، ئەوە هێزی ئەو ڕاستی و حەقیقەتەی کە لە ناواخنی ئیسلامدا هەیە و عەقڵ و لۆژیک هۆکاری ئەو بڵاوبوونەوە خێرایەی ئیسلام بوون. ئیسلام واتای ئاشتی، وشەی ئیسلام لە ڕەجی سەلامەوە هاتووە، بە مانای ئاشتی دێت، هەروەها بە مانای ملکەچبوون دێت بۆ خودا ئەڵڵاه، کەواتە ئیسلام ئاینی ئاشتیە، بەڵام ئەمەش لە ڕێگای ملکەچبوونی تەواوی مرۆڤە بۆ ویستی دروستکاری باڵادەست کە ئەڵڵایە. هەندێک جار هێز پێویستە بۆ دەرخستنی ئاشتی. تەواوی مرۆڤەکانی دنیا ئارەزوو یاخۆت پاڵپشتی بوونی ئاشتی و تەبایی ناکەن. زۆرانێک هەن کە ئامادەن ئەو ئاشتێ تێکدەن بۆ بەرژەوەندی خۆیان. بۆیش هەندێک جار هێز پێویستە بەکار بخرێت بۆ پارێزکاریکردنی ئاشتی. هەر لەبەر ئەمەش کە ئەبینین پۆلیس هەیە کە هێزی بەکار دێنێن دژی تاوانکار و تێکدەرانی کۆمەلگا تاوەکو ئاشتی وڵات بپارێزن. ئیسلام هانی ئاشتی ئەدات، لە هەمان کاتیشدا داوا دەکات لە شوێنکەوتوانی کە بجەنگن دژی ستەم و زۆرداری. جەنجی دژی ستەمیش هەندێک جار پێویستی بە بەکارهێنانی هێزە. لە ئیسلامدا هێز تەنها بەکاردێت بۆ پارێزگاریکردن و هاندانی ئاشتی و دادپەروەری. بۆچوونی مێژوونووس دیلاسی ئۆلێری، مێژوونووسی بەناوبانگ دیلاسی ئۆلێری باشترین وەڵامی داوەتەوە بۆ ئەو تێگەشتنە هەڵەیەی کە گوایە بڵاوبوونەوەی ئیسلام دەرەنجامی بەکارهێنانی شمشێر بووە. ئەو لاپەڕە هەشتی پەرتووکەکەی بەناوی ئیسلام لەسەر دوو ڕێیانەکە دەڵێت مێژوو دوجار ئەوە ئاشکرا دەکات کە ئەفسانە و ناڕاست بوو چیرۆکی بوونی مسلمانە تونڕەوەکان کە چۆن دنیایە سڕیوەتەوە و شمشێریان بەکارهێناوە بەسەر نەتەوە ژێردەستەکان. بەمەش چیرۆکەکە دەبێتە پڕوپوچترین ئەفسانە کە مێژوونووسەکان دووبارەیان کردوتەوە. مسلمانەکان 800 ساڵ فەرمانڕەوایی ئیسپانیایان کرد کەچی هەرگیز شمشێریان بەکار نەهێنا تا زۆر لە خەڵک بکەن ئاینیان بگۆڕن. کەچی دواتر مەسیحیە خاچپەرستەکان هاتن و مسلمانیان نەهێشت. مسلمانێک نەما کە بتوانێت بە ئاشکرا بانگ بدات بۆ نوێشکردن. 14 ملیۆن عەرەب مەسیحی قیبڵتین. لاپەڕە 85 مسلمانان 14 سەدە فەرمانڕەوایی عەرەبستانیان کرد. چەند ساڵێکیش بەریتانیەکان فەرمانڕەوایەتیان کرد. پاشان فەڕەنسیەکان کەچی تا ئێستاش 14 ملیۆن عەرەب مەسیحی قیبڵتین، واتە لە بناغەدا مەسیحی بوون. گەر مسلمانەکان شمشێریان بەکارهێنا بێت ئەوە کەواتە دەبوایە ئێستا یەک عەرەب نەمابایە کە مەسیحی بێت. نزیکەی 180 غەیرە مسلمانەکان لە هیندستانن. لاپەڕە 85 مسلمانەکان نزیکەی هەزاران ساڵ فەرمانڕەوایەتی هیندستانیان کرد. ئەگەر بیانویستایە ئەوە دەیانتوانی هەموو ئەوانەی مسلمان نین بە زۆر بیکەنە مسلمان، کەچی ئەمڕۆ نزیکەی 180 دانیشتوانی هیندستان غەیرە مسلمانن. هەموو ئەو هیندیە غەیرە مسلمانانە شاهدن کە ئیسلام بڵاو نەبۆتەوە لە ڕێگای شمشێر. ئەندەنوسیا و مالیزیا. لاپەڕە 86 ئەندەنوسیا وڵاتێکە کە گەورەترین ڕێژەی مسلمانانی تێدایە لە تەواوی جیهاندا. زۆربەی خەڵکی مالیزیاش مسلمانن. ڕەنگەیەکێک هەبێت بپرسێت ئەرێکام لە شکری ئیسلام چۆتە ئەندەنوسیا و مالیزیا؟ کەناری ڕۆژهەڵاتی ئەفریقیە. بە هەمان شێوەی پێشوو ئاینی ئیسلام بڵاوبوونەوەیەکی خێرای هەبوو لە کەناری ڕۆژهەڵاتی ئەفریقیە. ڕەنگام جارەش کەسێک هەبێت پرسیار بکات و بڵێت ئەگەر ئیسلام لە ڕێگەی شمشێرەوە بڵاو بۆتەوە ئەی باشە کام لە شکری مسلمانان ڕۆیشتۆتە کەناری ڕۆژهەڵاتی ئەفریقیە؟ تۆماس کارلیلی، مێژوونووسی بەناوبانگ تۆماس کارلیلی لە پەرتووکەکەی پاڵەوانەکان و پاڵەوانە پەرستەکان باس لەو هەڵەیە تێگەیشتنە ئەکات کە دەربارەی بڵاوبوونەوەی ئاینی ئیسلام هەیە. تۆماس بەم جۆرە ئەڵێت شمشێر، بەڵێ بێگومان شمشێر بوو، بەڵام تۆ شمشێر لەکوێ دێنیت؟
هەموو بۆچوونێکی نوێ لە سەرەتادا کەسێک خاوەنێتی لە مێشتی کەسێکدا دەبێت هەر لەوێدا گەشە ئەکات بەمەش لە هەموو جیهاندا یەک کەس باوەڕی بەو بۆچوونە هەیە یەک کەس بەرامبەر هەموو کەسەکانی جیهان وتنی ئەوەی کە ئەو کەسە دەست ئەداتە شمشێر و ڕوبەڕووی هەموو ئەو کەسە ئەبێتەوە سوودێکی وای پێناگەێنێت بەگشتی ئەو بۆچوونە هەر خۆی بڵاو دەبێتەوە زۆر لێکردن نییە لە دین لاپەڕە 87 لەگەڵ کام شمشێردا ئیسلام بڵاو بوویەوە ئەگەر بێت و مسڵمانان ئەو شمشێرەیان پێ بوایە ئەوە نەیان ئەتوانی بەکاری بێنن بۆ بانگەوازیکردن بۆ ئاینەکەیان چونکە ئەوەتە لە سوورەتی ئەلبەقەرە پەروەردگار دەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم لا إكراه في الدين قد تبين الرشد من الغي سورة البقرة آية 256 شمشێری و وشیاری و زرنجی ئەوە شمشێری وشیاری و ژیری بوو ئەو شمشێرەی کە دڵ و ژیری مرۆڤەکان ئەکاتەوە پەروەردگارە لە سوورەتی النەحل ئاەتی 125 بەم جۆرە ئەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم ادع إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن سورة البقرة آية 125 زیادبوونی شوێنکەوتوانی لە نێوان ئاینەکانی تری جیهاندا لە ساڵانی 1934 تاوەکو ساڵی 1984 لە بابەتێک لە ڕیدە یێرس داگێتست ئەڵمانەکە کە ساڵی دەرچوونی ساڵی 1986 ئامارێکی خستە ڕوو لە ڕێژەی زیادبوونی سەرەکیترین ئاینەکانی جیهان لە نیو سەدەدا لە نێوان ساڵانی 1934 تا 1984 ئەم بابەتە لە گۆڤاری The Plain Trope بڵاو کرایەوە لە لوتکەی لیستەکە ئاینی ئیسلام بوو کە زیادبوونی بەخۆی دیبوو بە ڕێژەی 235 لە سەدا پاشان مەسیحیەت بە 146 ڕەنگە کەسێک پرسیار بکات و بڵێت باشە ئەبێت لەو سەدەیەدا چ جەنجێکی لە خۆگرت بێت هەوای کردبێت ملیۆنەها کەس ئاینیان بگۆڕن بۆ ئیسلام ئیسلام ئاینەکە کە خێراترین بڵاوبوونەوەی هەیە لە ئەمریکا و ئەوروپا ئەمڕۆ ئیسلام تاکە ئاینەکە خێراترین بڵاوبوونەوەی بەخۆیەوە دەبینێ لە ئەمریکا و ئەوروپا ئەبێت چشم شێرێک زۆری کردبێت لە ڕۆژئاوا تا بەو ژمارە گەورەیە ئیسلام قبول بکەن دکتۆر جۆسێف ئادەم پیرسۆن دکتۆر جۆسێف ئادەم پیرسۆن ڕاستی وتووە کە دەڵێت ئەوانەی ئەترسن لەوەی چەکی ئەتۆمی بکەوێتە ژێردەستی عەرەبەکان بێئاگان لەوەی کە بۆمبی ئیسلامی ماوەیەکە خراوتە خوارەوە ئەو کاتە خراوەتە خوارەوە کە موحەممەد صلی الله عليه وسلم لەدایک بوو